باشە بەڕێزان و خۆشەویستان، ئەم شەویش هاتمە خزمەتتان بۆ کۆمەڵی قسە و باس بەداخەوەکە. هەواڵەکان لە کۆمەلگای ئێمەیە هەمیشە هەر ناخۆشە یادیادی، لەبەرەوە ئەم شەویش کۆمەڵی قسە و باسان بۆکەم لەسەر ئەو قەسابخانەی کە ئەم ئێوارە بەدەستی پاڤێڵ و جەماعەتەکەی لە ڕانیە ڕوویدا. هەر بەڕاستی ئەوەی کە ئەم شەو لە ڕانیە ڕوویە قەسابخانەیەک بوو یان تەنورێک بوو کە بەعز بە بەعسی خۆی پێی شەرم وەشتی ئاوا نامەردانە بکە و لە دواوە دەگەر لە خەڵک بدا یان هاوڕێکانی خۆی لە دواوە شەهید کات و لە ناوی بەرێ. ئەم شەو لەسەر ئەوە کۆمەڵێک قسە و باسە ئەبێ بۆتان و هیوادارم کە ئاگامان لە یەکتر بێت. بەخێر بێن بەڕێزان و خۆشەویستان، سەرچاوات بە هەموو بەڕێزان کۆ بنەوە شێناو قسە و باسەکان عەزیزانی من. زۆریش خۆم ماندوو ناکەم، قەسم ماندوو بوونی خۆم نییە، قەسمی ئەوەش ماندوو ناکەم، ینی کات زۆر ناگرم، هەروە بزانم بە چە نەتوانم قسە و باسەکانم پێشکەشی ئێوە بکەم و ڕێی خۆم بڵێم لەسەر ئەم مۆزوعانە. بەڕێز بەخێر بێن سەرچە. تەوان هەمومانە بێ و ڕاستیە بزانین و ئەوەش بزانین من ئەم برادەرە ناناسم لە هەڕاستیە، تەنها ئەم ماوەیە ناوم بیستووە و لە ژیانیشمان نە قسەم لەگەڵا کردو نە ئەیزانم کێیە، یعنی هیچ زانیاریەکم لەسەر نییە ئەوەی کە ئەم ئێوارەیە زیاتر وەرم گرتی بێ. ئەجینا هیچ کاتێک من ئەو بەڕێزەم نەناسیوە کە ئەم ئێوارە لەو قەسابخانەیە کە بنەماڵەی تاڵەبانی لە بەفیتی ئەژی سەرۆکی دەستگای زانیاری و دژە ترۆرەکەیان ترۆریان کردن لە ڕانیە و ئەو تەنورەیان داگستان بۆ گیان و بۆ سووتاندنی ژیانی ئەو کەسانە. لەسەر ئەوە قسە و باسەکانمە ئەکەن خۆشەویستان. تاوان هەمووتان ئەبێ و ڕاستیە بزانن کە زۆر دەمێکە یەکێتی بە دوای ئەوەیە کاڵێ مێشێتی ئیتر ئەمەیە کە ئێستا هەیە، ئەمێشێتیە بە دوای ئەم کوڕەوەیە، بە دوای ئەم مرادکانی کوردیەوەیە، واتە دەمێکە ئەوێ لە ناوی بەرێ و تەسفی کات. ئاخرەکەی ئەم شەو لە تاریکاییە لە ڕانیە توانی هێزێکی دژە تیرۆر بنێرێ و لەسەر داوای پاڤێڵ و کۆتم و لەسەر بەسەرپەرشتی دژە تیرۆر و ئەژی دەستگای زانیاری توانیان کە نامەردانە دەستی خۆیان لەو دووسێ کەسە بۆشێنن و شەهیدیان بکەن. تاوان ئەبێ ئەوەشتان پێ بڵێم کە ئەم دووسێ کەسە لە سیارەیە بوون و لە دواوە تەقیان چواردۆریان ناون لە ناو بازاڕەکەیە لە دواوە تەقیان لێ کردوون، ئەمانیان شەهید کردووە. هەتا ئێستا کە لەگەڵ ئێوە قساکەم زۆر کەس ئەڵێ بە برینداری بردوویانە، بەڵام من بەڕاستی بۆ خۆم بڕوام وانە، هەتا پارتی خۆی لە ڕێگەی دەستی دۆ ئەڵێ بە برینداری بردوویانە، لە دوایە لە شوێنێکی چۆڵە لە شوێنێکی ترە شەهیدیان کردووە و کوشتویانە بە قسەی مێدیا سێبەرەکانی پارتی. هەرچی بێ ئەمە ڕاستیەکەیەتی. سیرەکە لەوایە مێدیاکانی دەباشان هێندە بێ شەرەفن، هێندە بێ ئابڕون، هێندە بێ کەرامەتن، ئەڵێ ئێمە یاسامان تەطبیق کردووە، ئەو لە یاسا ڕای کردووە، ویسومانە بیگرین، بەرە ڕوومان بۆتەوە و کوژراوە، جا درۆی زەبەلاحیژەکە گوایە کارمەندێکیشیان کوژراوە بۆیە تەقەیان کردووە و بۆیە ئەمانە کوژراون. تۆ سێری ئەم بێشەرەفیەی دەباشان و خێڵی جەلال تاڵەبانی و برای بەحمەکەن، سێری ئەم بێ ئابڕوویەکەن، سێری ئەم هەوسار بشراویە بکەن، سێری ئەم هەموو درۆ دەلەسەیە بکەن کە ئەمانە ئەیکەن. تەوان من دڵنیام ئەمانە یەک کەسیشیان نەکوژراوە، دووریش نییە لە دەباشان کارمەندێکی خوان دا کوڕە فەقیرێکی گەمژە کە دویان کەوتۆ بیکوژن و بیکەن بە پاسا بڵێن وەڵا مەسەلەکە ئاوا بووە، چونکە لەوەش بەڕاستی بێشەرەفترن. باشەرەفە چونکە ئینسان لە ڕاستیە کە شەرەفی نەبوو ئیتر تۆ هیچ شتێکی پێ عیب نییە، درۆ پێ عیب نییە. وەکو پارتی و بنەماڵەی بازانی ئێسەی شانازی بە سوێژی ئابەوەکە، باشە لە کاتێکە 1500 کوردی کوشتووە لە سوێژی ئاب، ئەڵێ سوێکی ئاب شانازیە. بۆ لەبەرەوەی ئەمانە بێحەیان، ئەمانە بێ ئابڕوون. بەڕاستی مراد و ئەم دوو سێ نەفەرەی کە لەگاتی ناو سیارەیە بوون،
ئەبێ لە ناو سیارە کابرا تەقی چی بکە لە ناو بازاڕێکە چواردەوری بە زیاتر لە 10 سیارە و زیاتر لە 100 کەس چواردەوری ئەژیریەکە هەمووی دەمامکدارە لە هەموو لایەکەوە تەقی لێکەن من بە خۆتان ئەڵێم ئەم کەسە لەگەڵ 3 نەفەرە چۆن ناو سیارە تەقە بکات چۆن ئەتوانن ئەمانە تەقە بکەن ئێوە بەرنامەتان بۆ داناون هەمووی 2 هەفتە بەر لە ئێستا بوو لە ناویشی بوو ئەم شوێنەی کە سەیتەرێ بوو تەقیان لێ کرد بەڵام دەرچوو یعنی ئێوە دەمێکە بەرنامەتان داناو کەم کابرای بکوژن چی عیلاقی هەیە بەسەرەوە باسی یاسا و ڕێساکەن هەفتەی ڕابردوو یا 2 هەفتەی ڕابردوو بوو لە بازگەی کەڵەوانان تەقەتان لێ کرد بەڵام دەچوو لە دەستان و نەکوژرا ئێتر دوای کەوتون لەو ڕۆژەوە بۆ ئەوەی بیکوژن ئێوە 3 مانگ زیاتر بە دوای ئەم کوڕەوە بۆی تەسفیەکەن لە ناوی برن ئەمڕۆ ئیشەکەتان کردووە ئیتر درۆ دەرەسە بۆ چی یەکەن بەڕاستی درۆ بۆ کام گەمژە و کام بێعەقڵ و کام بێ ئابڕووەکەن چی هەیە ئەوەندە بێشەرەف بێ باوەڕ بە قسەی ئێوە میدیاکانتان کە باوەڕ بە بێڕەوشتێکی وەکو شاناز و پاڤێڵ و قوباد و بنەماڵەی بازەنی ئارەم بابەتانە بکە پشتیوان نییە وەڵا وتومانە خۆتان ڕادەستکەن نەیان کردووە شەرمە بەڕاستیان قسانە کابرا 3 نەفەری لەگەڵایە بە 3 نەفەرەوە چی پێکرێ لە بەرامبەر 100 چەکدارە کە مدەڕەبن و بە هەموو سلاحیان پێیە سلاحی پێشکەوتوو چیان پێکرێ ئەمانە ئاسان بە پێشەوانەوە کە لەو بازاڕەوە هاتوون هەر چواردەوریان گیراوە لە دوا تەقیان لێکراوە و ئەوان هیچ شتێکیشان پێ نەکراوە نەکبەتانە هەر یەکسەر لە ناویان بردون و کوشتوونیان باشە جاواڵێن بە بریناری پرتویانە و نازانم چیشێن بەبەتانەوە بە بەیانی دووبانی هەمووی دەرەکەوێت ئێوە حیس فرسەتانە نامەردانە کەمینتان بۆ داناوە و لە ناو بازاڕە ئەم کەسانتان کوشتووە لە ناوتان بردوون ئیتر هەرچی ئەڵێن ئێوە قسەی پوچەکەن درۆ دەرەسەی ئێوە بەڕاستی نایخوا لەسەر و ئەمەیشەوە کاکە گیان بەچی پێکەنی بەساقە دایک شووەکە عەزیزەکەی من ئەگەر دایک شووەکە قەینا پێ بکەنیت و شاوی لۆغانکەی بەساقە خۆ خوێن ڕژاوە چاوەڕاستەکەی من قەینا دایک شووکە یا خوشک شووکە هەڵپەڕی پێ بکەنی قاقا لێبەی ئەوە ئاساییە بەڵام خۆ کوڕی خەڵک کوژاوە کاکەجێ تۆ بەچی پێکەنی کاکە ئەڵێ چی وەڵا کابرا لە یاسا ڕای کردووە کام یاسا کێشەیەک لە ناوێکێتی بووە بە 2 بەشەوە کۆمەڵی خەڵک هەبوون پاڵپشتی پاڤێڵ تاڵەبانیان کردووە بۆ پارۆ بەژەوەندی تایبەت کۆمەڵی خەڵکیشە بۆ لانگری لاوری شەوجەنگیان کردووە بۆچی ئەمەی بۆ پاڤێڵە یاساییە ئەوەی بۆ لاهورە نایاساییە چی هەم بڕیارە نەیداناوە لەمەش بەدەر کەسێ لە یاسا ڕاکە ئەوە ئیشی پۆلیسە ئیشی دادگا و دادوەرە ئەبێ دادگا بڕیار بدا بڵێ ئەم کەسە بگرن بە نمونە ئەوە ئیشی پۆلیسە نەک ئیشی دەستگای دژە ترۆر و دەستگای زانیاری و پافێڵی کوڕیژە لا تاڵەبانی تۆ هاتووی 3-4 کەسی لە ناو بازاری ڕانیان ڕەشە کوش کردووە یاسایکی و تەڕەماشی چی ئەوە ئەرشی پۆلیسە مەسەلەی یاسایی بە نمونە کەسێ لە یاسا ڕای کردووە با بڵێن ئەم کەسە دادوەر بڕیار ئەدا بە پێی فڵانە بڕیار ئەمە ئەوە بەو تاوانە بەم تاوانە ئەم کەسە ڕای کردووە پۆلیس ئەڕوا بۆ گرتنی ئەشێتە سەر ماڵەکەی بە نمونە دوایە ئەو کابرای لە کام یاسا ڕای کردووە کابرای فەرماندەی خۆتان ئەهێنی یەکێتیە تەنها لە کێشەکانی یەکێتیە سەر بە باڵی لاوری شێرجەنگی بووە تەوا ئەگەر سەر بە پاڤێڵ بووە هیچ شێ ڕووی نادا کەواتە ئێوە لەسەرەوە ترۆرتان کردووە کە سەر بە لاوری شێرجەنگیە لەمە بەدەر شتێکە لە ئارایانیە هەرچێ بڵێن لەمە زیاتر بەڕاستی ڕسواییە هیچتان بۆ نامێنێتەوە بێ شەرەفەکانی خەلیجە لا تاڵەبانی هیچتان بۆ نامێنێتەوە بەڕاستی من لە کاتی کودەتاکەیان ڕامگەیان کە ئەمانە ئەیانەوێ یا ئەیانویست لاهوریش ترۆرکەن لە ناوی بەرن چونکە میت و پاراستن و بنەماڵی بازاین داوایان کردبوو بەڵام لەو قۆناغا بۆیان نەکرا ئێستا هەنگاو بە هەنگاو ئەم کاراکەن ئێستا یەکەیەن ئەوانەی دەوری لاهوری یا ئەیان کردن و ئەیان ڕفێنن یا ئەیان کوژن و لە ناویان ئەبەن ئەمە ئەسی مۆزوعەکەیە چی ئیلاقی هەیەیت تۆ ڕێبواری عەلی شاماری ڕفاندووە کە لە ماڵەکەی خۆیان بووە لە ماڵەوە لەگەڵ خێزانەکەیان خەوتوو بووە تۆ هەساوی ڕۆیشتووی لە ماڵەکەی خۆیان خوێن ناویت کردەوە ڕفاندووتە خۆی و 3 کەس بە پێی کامە یاسا دژە ترۆر هەڵا 3 سەعاتی 1 و 2 شەو بەسەر ماڵی ڕێبوارە ڕفێنێ
بەپێی کامە یاسا تۆ ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی حیزبەکەی خۆت ناوی چییە نەزانم کامیانە سەلاحگیریانەیە یا وریا براخاسیانە کە پێشمەرگەی دێرینن تۆ لە سێشەوە ڕفاندوتن لە هەڵەبجە بۆ دەستگای زانیاری بردوتن لەوێ کامە یاسا سەلاحگیریانەی لە کام یاسا ڕای کردووە وریا براخاس لە کامە یاسا ڕای کردووە قسە قۆڕانە چیەوەی کرد بە ئاشکرا بڵێ ئێمە ئەمانەوەیە تەسفیەی ئەو کەسانە بکەین کە لەگەڵ لە هەوری شێرژەنگیان ئەیان کوژین و ئەیان فڕێنین و ئەیان سووتێنین تەواو لەمە بەدەشتێکی تر نییە تۆ پێش بۆ ناکە هیچ قسەیە بکەیت لە حەقیقەتە ئەوەی تریتر قسەی پوچە لە میندیاکاتەوە هەرچێ بڵێ حرمەتم بۆ وەکوایە پاڤێڵ و قوباد و شاناز و هەر هەمویان دەمخەنە ناو پیسایی و منهۆڵەوە لە ڕاستیە هەموو قسەکانتە وەکوایە پیسایی بخۆن ئەمە تەسفیەکردنی جەسەدیە لەبەرەوەی ئەم کوڕێکی بەجەربەزە بووە لەگەڵ لە هەوری شێرژەنگیا بووە لە ماوەی ئەم چەند مانگەیە ئێوە هەوڵتان ناوە ئەم بەشەرە تەسفیەکەن و لە ناوی بن ئەم شەو لە ڕانیە کردتان چوار دەورتان و تەقەتان لێ کردو وەڵی پێتان نەوتووە بووەسە بۆ کابرایە یەکسەر تەقەتان لێ کردو کشتونتان تەواو ئەمەیە ئەمە ئەسڵی مەسەلەکەیە بنەماڵەی بازانی تەعامل لەگەڵ یەکێتیان ناکە ئەگەر ئەمانە تەسفیە نەکەن کە لە هەوری شێرژەنگی ڕابەرایەتیانەکە ئەسڵی مەسەلەکە هەرەمەیە بهێنە پێشاوی خۆتان عەزیزان موراد چوار برای لە ناو یەکێتیە بۆ یەکێتی شەید کراوە خۆشی بەدەستی یەکێتی شەید دەکرێت هەر لێرەوە باکەر و کەسوکاری هەموو شەیدان بزانن کە ئەم قۆناغی مەسەلەی دەسەڵات و پارۆپۆستە باسکردنی شەهید و کەسوکاری شەهید لەلایەن جەلادەکانی دەباشن و سەگرادەیەکێتیەوە قسەی قۆڕ و قسەی پوچ و بێماناییە لە واقع با لێرەوە هەندێشت هەیە پێتان بڵێم کە کەس نایزانێت بەڵام من ئەیزانم ئەو هێزانەی کە بەرەو سێسایق ڕۆیشتووە بەدەیان هامەڕی سپی ئەوانە کە بردوونیان تەنها بۆ سەرکوتی خەڵکی ناڕازی نییە دیارە بۆ ئەوانیشە بەڵام هەر بۆ ئەوان نییە بەڵکو ئەوە مید و جەندرمە لە پشت ئەو مۆزوع ئەوەیە ماڵی جەلال تاڵەبانی لەگەڵ بنەماڵی بازانی لەگەڵ میتا ڕێکەوتنیان کردووە لە سێ شوێن لەو مەنتیقەیە بارەگای میتیان کردوێتەوە بەجلی پێشمەرگەوە بەجلی هێزی هێزی چەندی یەکێتیە هەفتایە چەندیە بۆ کردویانە لە مەنتیقەی پێنجیان کردویانەتەوە لە شارەزور کردویانەتەوە لە پشتی عەبابێلێ ئەوانیشەوە کردویانەتەوە کە ئەم سێ بارەگای دەستگای میتە کە جلی پێشمەرگیان لە بەرایە و پێشمەرگە حیمایەتیانەکە کە لەو سێ ناوچەیە وەکو بارەگا کراونێتەوە بۆی ئەو هێزانەی کە ئەچن بۆ سێسایق ئەوانە هێزی میتە هێزی تورکیا لە حەقیقەتە لەبەرەوە بە هەڵە لە مەوزوعەکان حاڵی مەبن ئەو ناڕوا بۆ سەرکوتی خەڵکی سێسایق دەیان هامەڕە چییە ئەمانە و شەکی گەورە بەرێ بۆ سێسایق شو لێ بارەگای کردوتەوە لە شارە زورە لە پشتی عەبابێلی ئەوانەوە لە نازارم لە دەشتی پێنجێنەوانەیە بۆ لێدان لە پەکەکە بۆ لێدان لە پەژەک ئەمەی کردووە یعنی ئەمە کێشەی ئەوە لە واقعە خۆشەویستە لەوێ مۆڵیان داون دژی پەکەکە و دژی پەژەک لەو سێ شوێنەیە ئەوە لە مای ئەم سێ چوار ڕۆژە کراوە کە میتی تورک و بنەماڵەی بازانی لە پشت ئەمەوە ڕاوەستاون و ئەو کاریان کردووە من خەبەری دقیقم پێگەیشتووە لەو مۆزوعانە پەژەک خۆی باش ئەزانێت پەکەش خۆی باش ئەزانێت ماشە ئەوە یانەوێ ئەو دەڤەرە میتاویکەن بیمیتێن بەڕاستی ئەزانم ئێرانیش تا حەدێک پێی باشە دژی پەکەکە و پەژەک و ئەلم بابەتانە ببێت باشە بەڵام بەم بیانوەی پەکەکە و پەژەکەوە ئەیانەوێ ئەم دەڤەرە تەسلیمی بنەماڵەی بازانی و تورکیا بکەن ئەمەیە کارەکەی پاڤێڵ و قوباد و ئەلم بابەتانە یعنی بنەماڵەی تاڵەبانی ئێستا ئەمەیانەوێت ژنەکەی پاڤێڵ ژنەکەی قوباد ئەمەیەوێت بۆمانەوەی خۆیان لەگەڵ بنەماڵەی بازاری میتا ڕێکەوتون و ئەیانەوێ لە ژێر ناوی بوونی پەکەکە و پەژەک لە مەنتیقەی پێنجێن و هەڵەبجە و هەورامان و ڕانی و قەڵاجی ئەوانە میت بێنن لەو بارەگانەنە دای بنێن بە ناوی ئەوە بەڵام ئەسڵی مەسەلەکە ئەوەیە کە
بنەماڵەی بازانوی میت دەست بەسەر ناوچەکە بە تەواوەتی بگرێ و وەکو هەولێر و بادنەری لێ بکات و ئەم تەق و تۆق و کوشتنەی بنەماڵەی تاڵەبان دەستیان ناوەتێ بۆ تەسبیتکردنی ئەم مەسەلەیە. حەزەکەم ئەوە هەمووتان بیزانن ئەم جارە کە پاڤڵ ڕۆیشتۆ بۆ لای مەسعود بازانی مەسعود پێی وتووە بە جۆرە لە جۆرەکان دەبێت سەری لاهوری شەرجەنگی پانکەنەوە. ئەمە قسەی مەسعود بازانی بووە. ئێمە تەعاملتان لەگەڵ ناکەین هەتا کێشەکانی خۆتان حەل نەکەن ناوێکێتیە چونکە ئەم کێشەیە یەکلایی نەبووتەوە واتە پاڤڵ تۆ ئەبێ ئەم کێشەیە یەکلایی کەیتەوە و سەری لاهور و جەماعەتەکەی پانکەیتەوە اینجا وەرە من تەعامل لەگەڵاکەم. پاڤڵ ئێستا خەریکی ئەم مۆزوعەیە کە سەری لاهور و جەماعەتەکەی پانکاتەوە خەریکیش ئەیکا ئەمڕۆ سەری سێنەی پانکردەوە. مەسعود دوێنێ وتوێتی من ئامادەم 5 ملیۆن دۆلارتان بەمێ بەڵام حەقی کێشەی چارەسەری قوتابیانم نییە چونکە ئەوەی قوتابیان ئیشی لاهورە بۆ ئەوەی بنەماڵەی تاڵەبانی پەلاماری لاهور و هاوڕێکانی بدەن کە یایشیان بەڕاستی ئەمانە ئاوا ئیشەکە. سیدانە ساڵی ڕەبەقا خەڵک داوای مافەکانی خۆیەکە کەچی ئەم یەکێتی و پارتیە ئەم جەلالی مەلاییە ڕۆژێ ئەڵێن خەتای ئێرانە ڕۆژێ ئەڵێ ئەمە خەتای پەکەکەیە ڕۆژێ ئەڵێ ئەمە خەتای لاهورە ڕۆژێ ئەڵێ ئەمە فیتی نەوشوام سەفایە باشە خۆیان وەڵام بە خواستەکانی خەڵک نایەنەوە ئەڵێن فیتی فڵان و فیسارە باش نییە. حافەی شوبات وتیان نەوشوام سەفایە تا نەوشوام سەفا خۆی وتی ئێمە لەگەڵ ئاژاوەیانین لە دوای ئەوە کرا وتیان ئیشی پەکەکەیە و ئیشی ئێران و پازار و ئەلەم بابەتانەیە ئێسش وەڵای ئیشی لاهورە لە کاتێکە ئیشی هیچیشیان نییە قوتابیانە و داوای مافەکانی خۆیان نەکەن چی ئیراقی بەسەر لاهوری شوشی و ئەلەم بابەتانەوە هەیە بەڵام مەسەلەکە تەڵسیەکردنە لە حەقیقەتە. من لێرەوە پەیامێکم هەیە بۆ خەڵکی ڕانیە و بۆ خەڵکی هەموو کوردستان ئەم قسانە لە منەوە ببیست. پێم وایە مراد لە ئەسڵا خەڵکی دەوروبەری کۆیە ئەوانەیە بەڵام وەکو 25 ساڵێکە لە ڕانیە دانیشێ وەکوی کە میوانی ڕانیەکان بێت. ئەم دەسەڵاتەی بنەماڵەی تاڵەبانی پێیان وایە بە خوێن ڕشتن ئەمێننەوە بۆ بە ئەسکەمی خوێن ڕشت بۆ بە ئەسکەمی کوشت بۆ بە ئەسکەمی ئەعدام کرد بۆ بە ئەسکەم خوێنی ڕژ لەسەر تاسەری عێراقا نەتیجەکەیمان بینی چۆن قۆنەرە خرایە دەمیان پاڤێکیان تۆش هەروە قۆنەرە خێت دەمە لە ئایندەیە. ئێوە وا ئەزانن ئەگەر هاوڕێکانی خۆتان بکوژن ئیتر هەروە ئەمێننەوە بۆ هەتایە بەڕاستی خەیاڵتان خاوە جەلادەکانی دەباشن خەیاڵتان خاوە. کابرا 4 برای شەهیدی یەکێتیە خۆتان ئەویشە کوژن ئەبێت چۆن بنە بەرامبەر خەڵکی ترە بە خەڵک چۆن لە ئێوە خۆش بێت. من لێرەوە بە خەڵکی ڕانی ئەڵێم کە لە حوتی سێە ئێوە ڕاپەڕینتان کرد دژی بەعس تەشەنەی کرد بۆ هەموو کوردستان ئێستا ئەرکتانەکە ڕاپەڕینکەن دژی دەباشان بۆ ئەوەی کە ئەم ناوچەیە لەم گروپە مافیا و چەتە و سەسەری و دەرمانخۆرە بەڕاستی پاک بێتەوە. میت و بنەماڵەی بارزانی و بنەماڵەی جەلال تاڵەبانی خائین ئەیانەوێت سەر بە هەموو ئەو دەڤەر و سەر بە کورد داخن بۆیە خەڵک ئەبێ فریای خۆی بکەوێت. پێویستە لە ڕانیە و قەڵاتزیەوە لە گەرمیانەوە لە پێنجۆن و هەڵەبجەوە لە سێمانیەوە خەڵک هەر لە ئەم شەوەوە هەوڵی ڕاپەڕینی جەماوەری بدا دژی بنەماڵەی جەلال تاڵەبانی لە دەباشان و لە قەڵاچوانان. خەڵک ئەبێ دەست باتە چەک دژی ئەمانە کە ڕۆڵەی خەڵک لەناو بازاڕەکانە ئەکوژن بە ئاشکرا بە ناوی یاساوە. نابێ بە هیچ جۆرێ ڕەحم بەمانە بکرێ خۆشەویستان ئەمانە زۆڵن زۆڵ هاتوۆتە ناو دنیای ئێمەوە ئەمانە ئەبێ بە چەک بڕۆن ئەمانە بەداخەوە ئەبێ بە خوێن بڕۆن. مەسعود بارزانی خۆی وتی ئێمە بە خوێن هاتوین ئەبێ بە خوێنش بڕۆین کەواتە خەڵکی کوردستان یا بە خوێن ئەمانە ڕاماڵە یا بڕۆ سەری شۆڕکە و دانیشە و کۆتایی بە هەموو شتێ بێنەوە تەواو تەسلیم بە بەڕاستی. ئەدەنا ئەم مرادە مرادکانی کوردەیە هیچ تاوانێکی نەبووە فەرماندەی یەکێتیە لە کێشەکانی ناوێکێتە لە ئەنگری لاهور بووە ئیتر بۆچی بوو بە یاسا دەرچوو یعنی ئەگەر پیاوی بێ ئەخلاقێکی وەکو پاڤێڵ و قوبان نەبێتن لە یاسا دەرچووی ها ئەگەر پیاوی 4 ئینسانی 4 لەش فرۆشی وەکو فڵان و فیسارەکان نەبی لە دەباشانە ئەیتر تۆ لە یاسا دەرچووی کامە یاسا
بۆ پاڤێڵە دەحەب خۆر تۆ زانی یاسا چییە؟ تۆ هەر تلیاک و حەشیش لێی چ زانی ئەوە یاسا قانون و ئەمانە چییە؟ یاسا چی؟ کابرا هیچ شتێکی نەکردووە، هیچ تاوانێکی نەکردووە، یەک فیشەکی نەتەقانووە. حەسب الوصول لەو کێشمەیە چۆن کەسێک ئازاد بووە دیفاعی کردووە لە پاڤێڵ و چۆتە لای پاڤێڵ کەسێکی کە ئازادە دیفاع لە لاهورەکە. تۆ چۆن ئەوەیە یەک بۆ نمونە ئەبێ لەگەڵ تۆ ئابێ لە دەباشانە ئەمیش لەگەڵ لاهورە بێ. بۆچی بۆ تۆ یاساییە بۆ لاهور لە یاسا دەرچوویە؟ بەبێ کامە یاسا؟ ئەم یاسا قۆڕەشیەوە داتان ناوە لە شوێی دنیا یاسای وای هەیە. لەگەڵ خۆما بێ یاساییە لەگەڵ خۆمانە بێ نایاساییە. چەک بەدەستی خۆم بێ پیاوە چەک بەدەستی خۆم نەبێ نایاساییەوە ئەیکوژم. کورە یاساکانە خەمە گۆڕی برای مەحمەوە، هەموو یاساکانتان ئەخەمە ژێر قۆنەرەکانمەوە، هەرچی مقدساتان ئەیخەمە ناوکونی زێرابەوە. یاسا چی کاکە؟ ئێوە چێنێوە تا یاساتان هەبێ؟ کۆمەڵێ دەرمانخۆری حەبخۆری فاسدی بێڕەوشت و بێئەخلاق لە دەباشان دانیشتووە بە ناوی یاساوە مناڵی خەڵکە کوژن کوڕی خەڵکە کوژن. لەکوێ شتی وایە؟ لەکوێی دنیا شتی وایە؟ بەڕاستی لەکوێی دنیایە شتی وایە؟ سێ نەفەر چوار نەفەر لە سیارەیەکە لە ناو بازاڕە ئێوارە بە سیارە ئەڕوا تۆ 100 چەکدارێ بردووە چوار دەورت داون تەقەلێ کردوونە هەمویانە قەتڵ عام کردووە کەچیەیتەوە وەڵا لە یاسا ڕاکردوو بوونە ئەوانە و تومانە یاسایە وەرن تەسیب بن و تەقەیان کردو و کامەدێکمان کوژراوە. ئای ڕوو ڕەش بێ بۆ ڕاست باشە بێ شەرەفی بێ قیمەت ببورن کە ئاوا تووڕێشم بەڕاستی کە خوێن ئەڕژێ من ئاوام لە حقیقەتە خوێنی خەڵک بە ناحەق نامەردانە حیس فلسەتانە لە دواوە پەلامەریان داوە تەقیان لێ کردو و کشتوونیان و ئاوایان لێ کردو. ئەمەیە ئەخلاقی بنەماڵی جەلاتەڵەبانی. جهانە کەسەیە ئەڵێن کورە وەڵا ئەوە نەسووکی هەتاوەکو هەتا خوا حەزەکە ئەگەس ئەوەی سووکە شانازە ئەوەی سووکە پاڤڵە ئەوەی سووکە قوبادە ئەوەی سووکە ئەو کەسەیە کە لەسەر جادەکانە حیسە لە دوا تەقە لە خەڵکە کوڕی خەڵکە کوژێت. باشە کابرا چوار شەهیدی بۆ یەکێتەکە ئێوە یاوە ئەوەندە داماوە ئەوەندە گوناح بوون. من کەرەکەیشم ناکەم بە قوربانیەکی تێر کەرەکەیشم بەڕاستی لە ساڵی لە نەوەدەکانی شاوەکو گەنجێ کەرەکەی خۆمم لە هەمووی کردی پێش شەریفتر بووە هەر کەرەکەی خۆم بەڕاستی تێگەی کاکە من ئەوەنە عەقڵم ئیشی کردووە منە گێل نیم بۆ یەکێتی پارتی بڕۆم خۆمم بەکوشت خەڵکی داماوە قوربەسەر چوون بۆ ئەم خێڕانە خۆیان ناوە بەکوشت بەداخەوە بەڕاستی. اینا من خۆمەکو ئارا محمد کەرەکەم ناکەم بە قوربانی بنەماڵی تاڵەبانی و بنەماڵی بازانی باباش ئەو ڕاستیە بزانم چونکە کەرەکەم لەوان مقدەسترە باباش بیزانم. سەری گوێدرێژەکەی ئارا محمد ئەگەر هەیبێ لە سەری پاڤێڵ و قوباد و برای محمەوە هەموو ئەمانە شەریفتر و پاکتر و جوانتر و بەخێرەتر و بەهیبەتر و بەکەرامەترە باش ئەو ڕاستیە بزانم. ئەو واقعە بەڵ بەداخەوە تۆ چوار برای خۆت ئەی بەکوش بۆ یەکێتی لە دوای یەکێتی یەک خۆشی دەکوشێت ئەوەیە ئەمەیە ئوسلوب ئەخلاقیەشێتی بەڕاستی بەداخەوە باش نییە. هەمیشەش هەروە بوون ها تاڵەبانیش هەروە بوو لە شاخیشە هەروە بوو ئەوە لەوە تاکیدن هەمیشە یەکتریان کوشتووە هەمیشە لە ڕەفیقی یەکتریان کوشتووە. ئەو مەلا بەختیارە دەیان کەسی کوشتووە لەسەر نانخواردن بە دەعوەت ئەو مەلا بەختیارە زەلام لە پاڵیا خەوتەوە و ڕەفیق بە جامانە خلکاندوێتی ئەو مەلا بەختیارە. ئەمانیان بێشەرەفن ئەمانە زۆڵن. من ئەڵێم بڕۆن DNA قوباد و پاڤێڵکەن ئەگەر کوڕی جەلات تاڵەبانی بوون من درۆکەم کوڕی جەلات تاڵەبانیش نین ئەمانە باش بیزان پسندی فەحسی خوێنکە باش بیزان ئەمانە زۆڵن بابە منافقن ئەمانە منافق لە شاخیشە هەروە بوو ژنەکەی جوان بوو ئەیان کوشت لەبەر ژنەکەی. ئەمانە هەمیشە دەست بە خوێن بوون کودایەتی چی و ڕزگاری چی و شۆڕشی چی و کۆمەڵەی ڕەنجەران و تەڕەماش و یەکێتی چی و شتی چی کاکە سۆشیال قۆنەرێکی دوو دەڕوویەوە ئەم قسە قۆڕانە چییە بخە عالەمەیکە کۆمەڵێک چەتۆ خوێڕی بوون بەو شاخەوە هاتوونەتەوە هەر چەتۆ خوێڕین نەوەکانی چەتۆ خوێڕین کوڕەکانیشیان باش بیزان قسە لە من ببیسن چیەکە کاکە ئەوایە. ئەزانم هەندێک کەس ئەڵێن مرادکانی کوردەی بەبریناری ماوە من خۆم باوەڕ ناکەم بەڵام هیوادارم لە 300 کەم مابێت هیوادارم بەڵام یەکێتی خۆی ئەڵێ کوشتومانە کاکە یەکێتی خۆی ئەڵێ خۆی هاوارەکە ئەڵێ کوشتومانن باش چیەکەینەوە کاکە هەڵا لە یاسا ڕای کردووە لە یاسا چی
ئەمە وەکو پارتی دیاکە بنەماڵی بازانی ئەیانوسی سیوێکی ئاب جێگەی شانازیە و ئەوە یەکێتی پازاری هێنا بوو بەرەوە هەولێر و ئێمەش بۆیە عێراقمان هێنا هاترەوە دەرەسە مێژویەوە هەر پڕبوو لەم دوو دەرەسانەکە کابرا هیچ لە یاسا ڕای نەکردووە نە کەسی کوشتووە نە کەسی بینار کردووە نە تعدای لە هیچ کەسێک کردووە ئەم ئینسانە فەرماندەیەکی ئیشێتی بووە کێشە لە ناو یەکێتیە بووە یایەتێ پەڵ لاوی شێرجەنگی تەواو ئەمە ڕاستەکەیەتی هەبووە پاڵیاوە بە قوبەتاڵە بە پاڵەتاڵەبانیەوە چۆن ئەم ئازادە ئەوش ئازادە تی بۆ لە ڕانیە ئاچن بە 100 کەسەوە ئەیکوشن لە ناویانە بن ها دەستگای ترۆر بوو ئەمە دانیشتووە لەسەر جادەکە ناکوری خەڵک بکوژی ڕاستین من نازانم لاهوری شێرجەنگی چییە بەڕاستی کاکە کاک لاهوری شێرجەنگی کاکە تۆ یان تکتێ ببڕە بڕۆ کوردستان بەجێ بێڵە یا تۆش هەوری خۆ بە کاک دانیشتووی هەفتەی پێشوو ئەڵێ ئێمە برایەکین ئەمە براکانتە کاک لاهوری شێرجەنگی زۆڵێک و پاڤێڵ براتە وەڵای کاک لاهوری شێرجەنگی ئەگەر ئەمانە براتن ئەوە ئەو برایەتێ بە نەحلت بێت باشە ئەگەر ئەمانە براتن 100 لە برایەتی ئاوا بەڕاستی عیبە بۆ تۆش کاک عیبە بۆ تۆ بەڕاستی لاهوری شێرجەنگی زۆر عیبە ئەو خەڵکانە لەبەر تۆ ڕفێنرێن لەبەر تۆ کوژێن لەبەر تۆ خوێنە ئەڵشێن جادەکانی ڕانیە و لە ناو ماڵەکەی خۆیان لە شوێنە بابەتانە تەواو تۆش وەرە دەرەوە هێز چیتە هەوڵی خۆ بدە کاکە یا یەکەڕە بەجێ بێڵە بڵێ بابا ئەم وڵاتە بۆ باڵتاڵەبانی من خوا حافیز یا هەوڵی خۆ بدە بە کاکی شیری ئاوا نابێت بەڕاستی براک ئاوا نابێت لە ئێوارەوە لەما ئەو جر باجاتە ئەو نەخوێڕین 100 کەسێ نەدەو مای لاهوری شێرجەنگی سەرکردەکانی ئەڕۆن کاکە بە قوربانە بێ ئەم شتە ڕوویاوە و باشتەکە وانە بێت و با گەورە نەبێ با ئەمە بە ئەوە نەبێ ئاوا کڵاوەکەنە سەر لاهور یەکەیەکەی دەوروبەرەکەی هەمیە کوژن ئای چۆن باوەڕتان نەبێت لە ئێوارەوە ئاگادارم 100 کەسێ لەو ئەن سەرکردایەتی ئەم لای یەکێتی ئەوانە هەمووی ئەچن بۆ ماڵی لاهور بە قوربانە باشتەکە گەورە نەبێت و تازە شتەکە بووە و قەی ناکا و ئاوا ئەلەم بابەتانە هو يعني شيكاك تاكي تاود كاتيكا لاهور خوش يقرن وكو زاناي قام ايبن لاسايش اعدام كانوا تواوا نتيجه كي هر اوابل راسيا اقل اسا بريالي خو نديت چی ئەوە قەندیلە ئەڕۆم بۆ قەندیل ئەچم بۆ ڕانێ بۆ خۆم لێ دانیشم کاکە ئەم لە سەرچنا دانیشتوی چیەکەی کاکە ماڵە فتێ هەڵە بڕۆ بەجێ بێڵە بڕۆ بۆ ڕانیە پاڵ بە بۆ شاخ و داخی ڕانیەوە پشت قەندیلە بۆ خۆ لێ دانیشە بە 2000 چەکدارەوە ئیشی خۆکە تەواو تازە ئەمە ڕاستیەکەیەتی دانیشێتەوە کاتێ تۆشە کوژن خۆ لە منی ببیسە کاکە وەڵڵا ئێستا بۆیان کرێ ئەعدامت دەکەنەوە کوژن خۆش و براکانیش کوژن با باش بیزانیت ئەگەر ئێستا بۆیان بکرێ تەواو خەیاڵ مەکە جارێکی تۆ لەگەڵ کوڕی جەلاتەڵەبانی ئەوە نابێ یەکەوە دانیشن ناو یەکێتی نیشیمانی چییە کاکە یەکێتی کێیە کێ یەکێتیە یەکێتی چی یەکێتیەکەی ئێوە کاکە لاهورباندێکی مافیا و چەتە و دز و پیا و کوژە و تەواو خۆ تۆی تیابی یەکێتی هەر پیا و کوژ و جەلادە هەر دز و مافیایە تۆی تیانەبی هەر دز و جەلاد و مافیایە یەکێتی چییە دڵی بە کوێ یەکێتیە چۆ کاکە تۆ یەکێتی چییە دوو ڕێگەیە یا بڕۆ تکتێ ببڕە وەرە بۆ ئەوروپا بۆ خۆرگی ژیانی خۆ بە دانیشە تەواو ئەم تەمەنێک هاتە سەرفیکە تا ئایندەیەکی تر بۆی شوێ ناکرێ بڕۆ لە کوردستانە ئیشێش تێ بکە حرەکەت تێ بکە بەڕاستی عیب بەڕاستی عیب لەمانی حوتەوە ئەمە وەزعەکەیە کە ئەیبینیت باشە خەڵک قوتابیان داوای مافەکانی خۆیان و دەرماڵە ئەواناکەن ئەمانیان لەو کاتا بە هەل ئەیقۆزنەوە یەن پەلاماری بەدبەختێکی ئاوادن لە ڕانیە ئەچنەی کوشن ئێجا ئەوەنش بێ حەیان وڵا لێ یاسا ڕای کردووە وڵا تەقەی کردوێتەوە و ئەلەم بابەتانە قسە بۆ چیەکەن کاکە ممکن کەر بڕوا بە قسەکانی ئەو کەر بەکەری خۆی کەسێک شەرەفی هەڕاش نەکرد بێ باوەڕ بە قسەی ئێوە ناکە کابرا لە سیارەیەکە سێ چوار کە دانیشتون تۆ چوار دەوری بە 100 چەکدارەوە تەقەی لێکردن و ناو سیارەکەن هەمیان قەت و عامەکەن باشە ئەمە ڕێک ئەوەیە کە کاتی خۆی بەناوبە حەمەی حەلاق کرا ئەمە تاریخی باوکتە پاڤێڵ تاڵەبانی جەلال تاڵەبانی باوکیشی حەمەی حەلاق خۆیان تەسفیە کرد ئاوا هەمویانی کوشت ئێوە هەر مێژووی باوکتانە ئێوە ئەینووسنەوە جەلال تاڵەبانی حتا ئەو ڕۆژەی من کوڕی خەڵکی کوشت و کوڕی خەڵکی یابە کوشت باشە ئەم شەی لە هەموو شوێکی ناخۆشتر بێ جەلال تاڵەبانی باشە هەروە بوو جەلال تاڵەبانیش خۆ باش نییە 12 کەس من چەنە بوون حەمەی حەلاقوان هەموویانی کە جەلال تاڵەبانی هەموویانی کوشت
مێژووی ئێوە هەر پیا کوشتن بووە لە شاخ و لە شارە کاکە ئێوە کێن یەکێتی نوێ یەکێتی ئەوەتە هەر پیا کوش و قارەمانی شەڕی ناخۆ بووە لە شاخ و لە شاریشە یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی مێژوو پێکهاتەیەک بووە لە خەڵتەی موجتەماع باشە پێکهاتەیەک بووە لە ئینسانی سەرسەری ئەزانم هەندێک خەڵکی داماوە خۆ بەسەر ڕێی کەوتووە بەداخەوە بەڕاستی بەڵام پێکهاتەکەی خەڵکی شەلاتی و سەرسەری بووە بەڕاستی ئەوەی سەرکەوتی کوبە هەرە محتەرەمەکەیان بووە بە نمونە من لە سلێمانیا بووم ڕێزمێ بۆ خەڵکە باشەکە ناوێکی تیاڕێ لە تێکچووە هەرچی هەتی و باس هەچی بی ئەخلاق هەچی دس هەچی دایان پیس من بیناسم یەکێتی بووە بەڕێزە هەموویان یەکێتی بوو باشە لە پێنجۆنیشە چی هەتی و باسی تیا بوو هەموو یەکێتی بوو یەکێتەکانی پێنجۆن کە خۆم خەڵکی پێنجۆن هەموو زۆر بزێن هەتی و باس بوون ئەوانەی کە یەکێتی بوون باوەڕتان هەبێ بە شەرەف و وجدانم باشە یەکێتی چی کاکە بەداخەوە من پەیامەکەی خۆم گەیان یەک ڕێگا لە بەردەم خەڵکی کوردستانە هەیە پەلاماری یەکێتی بدەن تەواو لە ڕانیە دەریانکەن لە گەرمیان دەریانکەن لە سلێمانی پەلاماریان بدەن بەدەیان هەزاکە بە دەباشان بڕوا سەریان پێشڕکەن و ڕاوێن ناتوان هەموو عالم بکوژن ئەمانەکە دەنا کۆتایی پێهاتووە مەلا عەبدوڵای قەسرەیش پاگەڵ تاڵەبانی کوشتی لە تاسووچ خۆ لە بیرمانێت خۆ داماوەی چی نەکرد بوو هاتبوو بڕوا لە تاسووجە لە سەیتەرەکە تەقانێکتر دا سیارەکە کوشتیان هەروە بوو مێژووی ئەمانە کاکەشی خۆشێکی عەجیب نییە لە شاخیش ئەمانە هەروە بوون باش نییە کورە کاکە هیوادارم ئەم برادەران نەکوژرا بێ بەس بریندار بێت و لا یەکێتی ئەسیر بێ من خۆشحاڵم کاکە هیوادارم وا بێ خۆی من پێمان خۆش نییە براکەم لەسا تەمەناکەم وەکۆڵە لەخوا داواکارم کە ڕاست بێ نەکوژرا بێت و بریندار بێت و بەیانی بڵێ وەڵا کاکە بریندار بۆ نەکوژەوە زۆرمان پێ خۆشە خەی ناچیش ئێمە ئەوەمانەیە کاکە ئەوەیە هەر کردەکە جەریمەکە بۆ خۆی بەڕاستی جەریمە و تاوانە تۆ شوانمان لە دوای ئەم کوڕە کەوتێ دێ بیکوشی لە خوتو خۆڕایی کاکەم کابرای چی کردووە یاوە کاکە چی کردووە ئایا تەقەی لە خەڵک کردووە ئایا تعدای لە خەڵک کردووە ئایا ماڵی خەڵکی خواردووە چی کردووە ئەم کابرایە کاکە ئەم کوڕە ها چی کردووە ئەم نەکبەتە تەنها ئەوە بووە کە کێشە بووە لایەنگری لاوەشە جەنگی بووە تەواو ئەمە دەجارە بوو لەم لایفێ چۆن ئازادە کابرا لایەنگری پافڵ بێ ئازادە کابرا لایەنگری لاهور بێ تۆ بۆی کوژی کاکە لەسەر ئەمە بۆ کەمێنی بۆ دایان لە ڕانێ بۆ دوایەکەویت حەقشیە بەسەریەوە کاکە کورەمانی چی کاکشینم بە برینداریش گرتبێتیان کوشتویانە با باش بیزانم چێکەنەوە کاکە من کە ئەڵێم هیوادارم وابێ کە شەهید نەکرابێ تەنها ئەمەوێ هەنێک کەسێ بانەخۆ ئاوانی نەکەن ڕەنگە بنە ماڵەکەی دیارە حەزەکەن وابێ کە منش حەزەکەم وابێ بەڕاستی ئەمانە پیاوکوژن یەکێتی خۆی پشتڕاستی کردوتەوە ئەڵێ کوژراوە لەبەرێ بەڕۆی هێز ئەمنیەکان بۆتەوە و لە یاسا ڕاکردوو بوو و کوژراوە ئەویش کەسێکی کوشتووە کارمەندێک درۆکە لە خۆیەوە کاکە بەخوا منەعەتە نییە کارمەندێکی خۆیان بکوژن بڵێن ئەو کوشتێتی بۆی ئاوا شتێکی پێ بکەن بابا ئەوە من ئەمانە ئەناسم چ زۆڵێکن ئەمانە ئەمە لە کوردەوارەیە حرمەتم بۆ هەیە پێیان ئەڵێن دایکە خۆجێ جا دایکە خۆجێ هەموو شێکەکە بەڕاستی هەموو شێکەکات دانەیەکی جێترۆرە ئەی کوژن و ئەڵێن وەڵا ئەو تەقی دەکرێتەوە ئێمەش بۆیە ئەومان کوشت خۆش زەرەر ناکە کاکە خۆکوی تەڵەبانی ناکوژێ کوڕی نەکبەتێکە بۆ پیاوی پاگەڵ تەڵەبانی بووە بە جێترۆر بەرەوە ئەمانە ئەم کوڕانەیان کوشت و تەواو حەسیان ستیانە دوانە چەنێ کوڕەکەشی ئەڵێن بە سەختی بدەیت لە کوژاوە تا ئێستا هەموو شتەکان ڕوو نییە لاقەتە بەڵام ڕاستەکە ئەمانە تەمان تەسفیە کردینەوە ئەمانە کوشتوونیان کاکەشێ باشکرا تۆ لە ڕانیە سەد چەکدار ئێوارە لەو تاریکاییە کە تاسکە خەریکە تاریکەکە تۆ بۆچی چوی بۆ ئەم کابرایە بۆ ڕۆشتوی بۆ کوشتنی ئەم کابرایە تۆ بە تۆ کەواتە تۆ بەرنامەت هەبووە بۆیە سەد چەکدارێ بردووە بە چەکی مدەڕەب و ئۆتۆماتیکەوە هەمووتان تەقەتان لێ کردووە لە ناوتان بردوون باشە ڕەشە کوژی ئەوە ئێوە کردوتانە والله حاشا حازری ناکەم میلەتی کورد ئەخلاقی هەبی ئەمە قبوڵ ناکات
ئیتر ئەوەی بۆچیە کەس و کارەکەی ئەخلاقی بێ ئەمە قبول ناکات لاهوری شێرزەنگی و هاوڕێکانی ئەخلاقیان هەبێ ئەمە قبول ناکەن ئابڕویان هەبێ ئەمە قبول ناکەن شەرەفیان هەبێ ئەمە قبول ناکەن تەواو ئەوە بۆیە بە هەموویان ئەڵێن حەقیقەتە ئەوە سێ شەو سەلاگریانیان ڕفاندووە لە هەڵەبجە لە جگەی زانایی دایانناوە لە خوت و خۆڕایی لەسەر چی لەگەڵ لاهورایە خۆ من ئاگام لێ باش نییە هەچیە کاک وریا براخەشە لە هەڵەبجە ڕفاندووە ڕێبواری عەلی شامەڵیان ڕفاند هەموو جەناشکان و فەلاقیان کرد بێحورمەتیان پێ کرد باشە سوکاتی نەما پێی نەکەن دوایش براکەیان بردووە کاروانی برای خوای زانێت چیان پێ کردووە ئێستا خوای زانێت چیان بە کاروانیش کردووە براکەی ئەمانە چی تەنها لەبەرێکە لەگەڵ لاهورا بوون ئەمانە نە یاسا هەیە تا لێ ڕاکەن نە تاوانێکیان کردووە نە هیچ شتێک مۆبایلەکانیان گرتوون هینی ئەم کاروانوانە بنمونە چیتیای بە ڕسمەکان بڵاوەکەنەوە ئەها بەتەمای چی بوون بەتەمای چی بوون شاچەکداری پیشان ناوە لە ناو ماڵێکە خوانن بەسەر فەرشێکە ئەمان خوان دروستیان کردووە جەماعەتی دەباشان ئەها جەماعەتی لاه لەسەرەوە فەرشایانەوێ خەریکی چەک و مەک و نازانم تەدیب و ئەلەم قسە قۆڕانن خوا ڤیدۆیە شەرمەزاری نییە ها 4-5 گەند و 4-5 سلاحیان پێیە ئەڵێ یاریەکەن لەسەر فەرشێکە ئاوا پاڵەکەون و ئاواکەن وەڵام ئەمە لە ناو ماڵەکەیە تەدریبەکەن جەماعەتی لاه لەشەر بۆی پەنامار بدەن داگەر ڕۆ دڕەش بێ دەباشن بۆ خۆت و بۆ ئەخلاق و بۆ قسە و باسن قسەیە کاکە لەسەر فەرش 4-5 گەند لە ماڵێکە وەڵامە ئیشی سەربازیەکەن بەخوا هەمووی خۆتەنە درۆکەن ئەو ڤیدۆانیش ئەو ڤیدۆانەیش دەباشان خۆی دروستی کردووە پێشش کەسی لە ماڵێکە داناوە ئاواکەن و سیلاحەکەن پێ میلە هێنەوە ئەلبەتە خەوە شوێنی ئەوەیە کاکە ها لەسەر فەرش قۆڕ قسە بۆ چیەکەنیەوە کاکە بۆیە داواکانم کە ئەم شتە تێنەپەڕێ بەسەر دەباشانە خەڵک ئەم زوڵمە بەڕاستی قبول نەکە خۆ کەوتە من ئەمانە ناناسم لە حەقیقەتە من هەر نازانم ناناسم بەڕاستی بەڵام ئەمەی کە ئەم ئێوارەی پاڤێڵ تاڵەبانی دژە ترۆری یەکێتی لە ڕانیە کردیان ڕەشە کوژیە ترۆرە بە مانای کەلیمە کابرا هیچ کێشەیەکی نەبووە تەنها لە ناو کێشەیەکێتیا لە ئەنگری لاهور بووە تەنها لەسەر ئەوە شەید کراون کە لە ئەنگری لاهوری شەرجەنگی بوون لەسەر هیچ شتێکی تر نییە نە لە یاسا ڕای کردووە نە تاوانبارەوە نە هیچ شتێکیش نە خەتایبیشی کردووە تا لە ناو سیارا بوون هاتوون خۆی و کوڕەکەی دوو حیمایەی لە ناو ڕانیەوە چوار دەوریان ناون یەکەم جارێ دو تەقەی لێکراوە لە سیارەکان بڕۆ سەی سیارەکانی کەن سەی جاموشەکانی کە سەری هەرامی کەن لە دو تەقەیان لێکردوون نیانەشوێ بێنە دەستیش هەر خۆی بەسروش وایە تۆ لە ناو سیارەیەی لە ناو بازاڕێکا سیارە لێخوڕی چوار دەورە ئەژیرێ سێ نەفەر چیتان پێکە ناو سیارەیە تەقە چۆنەکەی چۆن دەچێتە سیلاح تۆ یەکسەر تەقەتان لێکردنێ لە ئەوان ئاگیان لە خۆیان نەبوو ئەسڵ ئەمانە تێ درۆ بۆ چیەکەن ئێوە درۆ بۆ چیەکەن خۆمە سەنگەر نەبووە بڵێ وەڵا لە سەنگەرێکا بوون و شەرمان لەگەڵاکردن سەعاتێک و تەواو بە 2 دقیقە هەمووی تەواو بووە بە 2 دقیقە لێەوە هاتوون پێشتر کەمینتان داناوە بۆیان بە بەرنامە لە هەچۆ لەوە تەقەتان لێکردون و کوشتونتان تەواو هیچی لە ئالەیان نییە هەرچێک ئەڵێ دەباشان درۆوەکەن سەر ئەو مۆزوعە هەرچێک ئەڵێ درۆوەکەن تەواو ڕەشە کوژیەکە کراوە چواردەوتان داون هەمووتان کوشتون و تەواو بەخوا ئەو جەماعەتە یەک گولیان نەتەقاندووە یەک گولە باباش بیزانن ئەو مراد و کانی کوردی لەگەڵ ئەو دووسێ لەفەرای یەک گولیان نەتەقاندووە درۆکە باشە یەکسەر هەموویان کوشتوون باش بیزان بەهەرحاڵ با بزانین مەسەلەکان بەرەو چۆ دەچێ من هیوادارم خەڵکی کوردستان ئەمە بەسەریان تێ نەپەڕێت خەڵکی ڕانیەی سەربەرز ئەم بەسەریان تێ نەپەڕێت لاهوری شێرجەنگی و هاوڵەکانی بەسەرتان تێ نەپەڕێت ئەمە تێپەڕێ شەرمەزاریە بۆ من بۆ ئێوە بۆ هەموو کورد بەڕاستی شەرمەزاریە عیبێ ئەمە تاوانێکە کە بەڕاستی کەم لە مێژووە تاوانی ئاوان ڕوئەدات قبولکردنی بەڕاستی کارەسات شەوگەتان خۆش بێت هەر شتێک بێ هەواڵی تازە بێت من یەمەوە خزمەتە لە لایڤ دەی شەو بێ 11 شەو بێ 12 شەو بێ من لە دانیشتوم یەمەوە خزمەتەن بزانین هەواڵەکان چی ئەبێشتی تازە
خواتان لەگەڵ خۆشەویستە.